هاتون بۆ مەوزوعی کاک ڕەحیم ئەم ساردەیە لە بینتانە هەیە ئەمەوێ نەمێنێ ئایش تڕحێو تڕحێو چییە؟ چی ئەویش نییە؟ نامە بوو ناردی؟ نەوەڵامە لایف و مباشەرەتەن بۆ تۆ بۆ؟ ئاخر ڕەحیم پیاوی ئەوەیە تۆ دانیشی تەکلیفی بۆ بکەی ئاش بێتەوە لەگەڵما ئێ بۆ کاکە چییە؟ چیتان لە بینە هەیە؟ کورە ڕجال یەکەم کاکە حەمەژیان ئەو کابرایە 6 دانەمانگە قەرزاری منە نابێ قەرزەکەم باتەوە تۆ زۆر سەیری ئای بێ خەزابی کاکە ئایبا ئێوە دراوسێ یەکێن ئێوە بە سەرێکتانەوە هەیە وە قەرزایی نەکوشتووە پارکی خواردووی؟ کاکە ئەمە ڕجال یەکەم بۆ خاتی خوا کاکەوە توانێ ئێستا بماتەوە معقولە 6 دانەمانگە من چاوەڕێم قەرزی خۆی نەیاتەوە ئێ بۆ ئاخر چییە؟ پورە ئەوە نایەنە کاکە جان بەخوا و پیاوی چاکە و کوڕی چاکە و هەرە داتوانێ و جوابیشم بۆ ناردووە کاتە گزانێ هات ئەرێ کاکە تۆ بۆ لە خۆتۆشتی واکەی کاکە حەما بێ قەزابی من کۆڵانەکەیانم تەرە کردو بۆی چڕ و چاوی نەبینم تۆ لە خۆت بۆ باەکەی وێنە کاکە عیبا ئێوە بە سەرێکتانەوە هەیە ئێوە چەند ساڵ دراوسێن ئەوە هاتەوە دەرگاکەی ئەوە هەسەری کرد بە قەبری باوکم نای کە حەسە لێ بکە تۆ سا حەماری عیبا چۆنە هێناوە فەرمو خۆ دەرگاکەی لێ بکەنەوە باش ئەم پیاوە بۆی هێناوین ماشي چیە نەعەیە؟ نەعە چۆنی عەلی چۆنە؟ خەرکی براخە سەری حەقەریکی ئەبراقی ماڵێ بە قوڕ نەگیرێ ئەلەمە کاک محەممەد بۆ چی ئەتبوو نەڕەنە ڕوو هاوەر هاوەرەی هاتبوو لەگەر ڕەحیمە ئاشمان کاتەوە پیف شتیوانەکەی قەرزاری سەر سوالکەرە نە من تۆ کەی پیاوە نا، حسابی بۆ شتیوانە ناکەم کەی؟ نا بابە نا ئەی لە نەعە وەڵڵی نەعە فەرمۆ چای نەبینە بووی فەرمو کاک ڕەحیم كاكا حمود فەرمو بەخێر بێ هەستا کاک ڕۆ میوانە السلام هاتووە عليكم میوان پیف لەو میوانە كيف لخوف پیفی میفی ناوێ هەسە دەستکەرە مەدی یەکتری وەتی ئاشکەنەوە هەسە دەی من دەست ناکەمە ملی هینیوە كينيم رحيمم تيجي شي سورة لە ماڵەکەی خۆمان نەبووی تا دوو قسەم لەگەڵا کرد عیب يعني بشكت يا موانيا نەخێ بەس عیبە تۆ بۆ قەرزم ناییتەوە کاکە تۆ دانیشە کاک ڕەحیم دانیشە ئەوە خۆی برا. دانیشە کاک دانیشە عیبا کاکە جان قەرزەکەی بۆ ناییتەوە بە قوربان نايم وكاكا إيه، لبرشي. نايم وطا گوێ لێیە 6 دانەمان قەرزاری منە و هەبە نێرەکەی ناماتەوە كوري احترامي خو بقرا خوني ركري باشە کورە عیبە کاکە قسانە بینی ئێوە جوانەیە ئێوە تەمەنێکتان هەیە داتۆ چۆن ناداتەوە کاکە بیێرەوە قەرزەکەی نايمو یخە چۆنە بێ نابێ بینە نايمو بزورة ئاخد وەڵاگەل لە ماڵەکەی خۆمان نابووی هەڵبەتە دوو کەلیمە قسەم لەگەڵا کرد ايه يعني شقت يلا موانيا احترامی خۆ بگرە ڕەحیم كورة تو احترامي خو بقرا روف ليوك مواكب ها دابرا خورجیرێ ئاخوا هەرزەکە دێوەگرتەوە وەرە نەوەڵە ئەی بۆ دانیشتو دەوەرێ نەگیرێ ڕجال یەکەم کاکە حەمە ئەمە پیاوی تەکلیف نییە وەڵڵا وەڵڵاهی ڕاستەکەی ئەو نووسراوی شتێکتان لە بینە هەیە کورە نەوەڵڵا ئەی ئەو پارێ زۆرە پارەی چی ئەو پارێکە لەلایەتی کورە با بخۆ پارەم لای نییە ئەی چییە ئاڵتونە نەوەڵا ئاڵتونیش نییە ئەی چییە قابلەکە لوپەل بێ ئەوەش نییە بێ بەڵاویت ئەی چییە کاکە قەرزی هینە چی فەیسبوک و ئینستاگرام ئەی کاکە معقولە من یەک لە سەرێک گەڵی بۆ نێرم لایکی یەکەم 6 مانگە ڕسمێکم داناوە کۆمنتێکی نەنووسیوە لایکێکی نەکردووە قەرزاربارە بۆ قورئانە ڕاستەکەی ئەگە تۆ 6 مانگە لایکی بەرە ناردووی من 2 ساڵ لایکی بەرە ناردووم ئەوە هەروە قەرز چوەرە ئەو بەجدیتە 2 ساڵ ئەرە بخوا کەوای لێ هاو موبایلەکە دەرکە موبایلەکە دەرکە دەرکە هەل لای خۆم من ئیسەی سەرڕمەوانە هەر نایدەم لە فەیسبووکەکەش وەڵڵا منیش رحیم 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 بەوەستە وەرسە رحیم ئەو من دۆزیمەوە ئەوان میش دۆزیمەوانەیە ئەوە رحیم فت یەک دقە وەستان ڕەحیم ئەوە فت نەوەڵا ئەوەی وەستای لەحیمەوە سە رحیم چییە دەهینە ئەوە نەجاتم تەواو بڕا تەواو دەست و خۆش با بخوا دەرتی بێ دەست و خۆش ئەوە لای من شۆفت هەستە دەرگای خۆتانە کاکەجا ئەتۆ خۆ ڕەحیمە دەست لێ بکەرەوە بەخوا هەستەکەم ڕەحیم بێ زانیوێتی بلۆکمان کردووە وەرە دەکاکە دەعاستە مەردی خوا بەسەر تۆم بە چیە زانی کاکە ئەو بێت ئەوێ پەلاماری بم شەکێ لە شوێنێکی یەڵم و حەساس بێت و داوی خۆم پارێ نا مەکە شەقم هایە قاچێک تشکی دەبڕۆ باش والله ئەم کاتت باش کاک ڕۆف عەک بەخێر بێ سەر چاو نەعفو دانشە یاخوا بەخێر بێ فەرموو کاک ڕۆف تۆ هەز ناکەی مناڵێکت هەبێ لە مەکتەب بێت با چۆن نیمە ئەی هەز ناکەین هاتو تۆ لە ماڵەکەتانە ئێمە ڕۆشنبیری مناڵی خۆمانێنینە مەکتەب بەڵێ ئەتوانی سێری سەعاتێک و کە بێ زەحمەت ئێ 12 چییە ئەی تۆ مناڵەکە و داوامی 12 تەواو بێت نیو ساعتە لە بەردە مەکتەبا کردوێتی بە شین و شەپۆر
والله راسك داوای لێبوردنەکەم تۆزێک مەشغوڵی ئێستا چم بەدوایە دێها سەپڕۆ بە زۆر زۆر سپاس مەمنون زۆر بەڕێز. عەزیەتێک کێشە نانە، مامۆستا عەزیەت نییە. زۆر زۆر سپاس خواحافیز. خوا لەگەڵ خواحافیز ژنەکە ژنەکە نیم سەعاتە مناڵەکە لەبەر مەکتەبا گرێچمە هێنمەوە باوکە